گەرم و گەشتترین سڵاوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بەیارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. ناڕەزایەتی کرێکارانی دەرکراو لە پتروشیمی ئەرغەوان گوستەری ئیلام. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. خۆپیشاندانی خانشینکراوانی فەرهەنگی 1402 لە سنا، زەنجان و بیرجەند. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شنۆ. داخوازی 50 چالاکی سیاسی ژن بۆ بە فەرمیناساندنی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژئاوای کوردستان. کۆبوونەوەی کرێکارانی شێرکەتی ئێران ئوفۆق لە خورڕەمشار. مانگرتنی دوکانداران لە بازاڕی ئەتلەسی مەشهەد و دۆخی خراپی کرێکاران و بنەماڵەکانیان لە معدەنی تەبەس. ناڕەزایەتی کرێکارانی دەرکراو لە پترۆشیمی ئەرغەوان گوستەری ئیلام. ڕۆژی دووشەممە 10 بەفرانبار کرێکارانی لەسەر کار دەرکراوی پترۆشیمی ئەرغەوان گوستەری ئیلام هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان لە بەردەم ئوستانداری کۆبوونەوە. بە پێی زانیاریەکان بەڕێوەبەرایەتی پترۆشیمی ئەرغەوان گوستەری ئیلام مانگی جۆزەردانی ئەمساڵ 300 کرێکاری ئەو ناوەندە لە دوو نۆبەتدا بە بیانووی تەواوبوونی بەشێک لە پرۆژەکە لەسەر کار دەرکردبوو. ئێستا کرێکاران نیگەرانی دۆخی پیشەیی و نەدانی داخوازیەکانیانن. لە چەند مانگی ڕابردوودا کرێکارانی بێکارکراو چەندین جار هاوڕێ لەگەڵ بنەماڵەکانیان لە بەردەم ناوەندە دەرمانیەکان ناڕەزایەتیان دەربڕیوە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم بایەخی بە کێشە و گرفتەکانیان نەداوە. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کوردستان و ئێران. خانشینکراوانی مخابرات ڕۆژی دووشەممە 10 بەفرانبار لە شارەکانی سنا، ورمێ، ئیلام، کرماشان، بیجار، هەمەدان، ڕەشت، تاران، تەورێز، ئەردەبیل، ئەراک، خۆڕەمئاوا، بەندەر عەباس، ئەهواز و چەند شاری دیکە دشت بە دۆخی خراپی مەعیشەتی کۆبوونەوە. دووشەممەی هەموو هەفتەیەک خانشینکراوانی مخابرات لە ئاست جێبەجێ نەکردنی داخوازەکانیان ناڕەزایەتی دەرەبڕن، بەڵام تا بە ئەمڕۆ هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە داواکاریەکانیان نەداوە. خانشینکراوان لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیتەکمیلی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و چاکسازی لە ژیان و مەعیشەتیان بوون. خۆپیشاندانی خانشینکراوانی فەرهەنگی 1402 لە سنە، زەنجان و بیرجەند. ڕۆژی دووشەممە 10 بەفرانبار خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 بە مەبەستی گەیشتن بە داواکاریەکانیان لە بەردەم ناوەندە دەوڵەتیەکانی سنا، زەنجان و بیرجەند کۆبوونەوە. خانشینکراوانی فەرهەنگی ساڵی 1402 لە چالاکیەکانیاندا خوازیاری زیادکردنی حەقدەست، هاوسانسازی حەقدەست، پێدانی بیمەی تەکمیلی، پەرداختی مەزایە دواخراوەکانیان وەکو پاداشت و 60% سەنەواتی کۆتایی ماوەی خزمەتکردنیان بوون. دەست بەسەرکردنی سێ هاوڵاتی لە شنۆ. بەیانی دووشەممە 10 بەفرانبار سێ هاوڵاتی بەناوەکانی ڕەحمان تابش، هێدی شادیخاو، کوورش عەزیزی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەر کران. بە پێی زانیاریەکان هێزە ئەمنیەتیەکانی کۆماری ئیسلامی بەبێ بەڵگەی قەزایی هێرشیان کردوتە سەر ماڵی ئەو سێ شارومەندە و بە توندوتیژیەوە دەست بەسەریان کردوون. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانیە. داخوازی 50 چالاکی سیاسی ژن بۆ بە فەرمیناساندنی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژئاوای کوردستان. ڕۆژی دووشەممە 10 بەفرانبار 50 چالاکی سیاسی ژن لە ئەمریکا لە بەیاننامەیەکی هاوبەشدا کە بۆ دۆناڵد ترامپ و نەتەوە یەکگرتووەکانیان ناردووە خوازیاری بە فەرمیناساندنی خۆبەڕێوەبەرایەتی ڕۆژئاوای کوردستان بوون. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا وێ ڕای ئاماژەدان بە مێژووی کوردەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، خەبات و تێکۆشانی کوردانی ڕۆژئاوای کوردستان دژ بە داعیشیان بەرز نرخاند و ڕایان گەیاند دموکراسی ڕاستەقینە لەلایەن خۆبەڕێوەبەرایەتی باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریەوە دابین کراوە. لەو ناوچەیەدا مافی ژنان دەستەبەر بووە و ئازادی ڕادەربڕین و چالاکی حزبەکانی دیکە تەزمین کراوە. بۆ گەیشتن بۆ ئامانجە بە هەزاران قوربانیان داوە و نابێت دەوڵەتی ئەمریکا و نەتەیە یەکگرتووەکان پشتیان لێ بکات. ئێمە ژنان و دامەزراوە کوردیەکانی ئەمریکا
داوا لە دوناڵد ترامپ و سەرۆکی نەتەوە یەکگرتووەکان دەکەین خۆ بەڕێوەبەرایەتی ڕۆژئاوای کوردستان بە فەرمی بناسێن و ڕێگە لە هێرشەکانی تورکیا بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی باکووری سووریا بگرن. کۆبوونەوەی کرێکارانی شێرکەتی ئێران ئوفق لە خورڕەمشار. کرێکارانی شاغڵ لە شێرکەتی ئێران ئوفقی خورڕەمشار ڕۆژی دووشەممە 10 بەفرامبار بۆ شەشەمین ڕۆژی بەردەوام دشت بە دۆخی خراپی پیشەیی و مەعیشەتی درێژەیان بە مانگرتندا. کرێکارانی ئەو شێرکەتە لە مەیدانی نەوتی یاد ئاوەران کار دەکەن و ماوەی چەند مانگە حەقدەست و مەزایایان وەرنەگرتووە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا خوازیاری پەرداختی حەقدەستە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، وەلانانی جیاوازی، بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی ڕێزبەندی پیشەکان، دابینکردنی بیمەی دەرمانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دابینکردنی ئیمکاناتی ڕفاهی بوون. مانگرتنی دوکانداران لە بازاڕی ئەتلەسی مەشهەد. ڕۆژی دووشەممە 10 بەفرامبار دوکاندارانی بازاڕی ئەتلەس لە شاری مەشهەد دشت بە بڕینی بەردەوامی کارەبا و گرانی نرخی دولار مانیان گرت. ڕۆژی یەکشەممە بازاڕیان لە تاران دشت بە نەبوونی ئەمنیەتی ئابووری و گرانی نرخی ئەرز مانیان گرتبوو. ڕۆژی ڕابردووش کاسبکارانی بازاڕی ئەتلەس دشت بە بڕانی بەردەوامی کارەبا و گرانی نرخی دولار دوکانەکانیان داخست و بەو شێوەیە ناڕەزایەتی خۆیان لە سیاسەتەکانی دەوڵەت نیشاندا. دۆخی خراپی کرێکاران و بنەماڵەکانیان لە معدەنی تەبەس. بەپێی راپۆرتەکان دۆخی تەندروستی کرێکارانی برینداری ڕووداوی تەقینەوەی معدەنی تەبەس و بارودۆخی مەعیشەتی بنەماڵەکانیان زۆر خراپە و دەوڵەت هیچ بایەخێکیان پێ نەداون. بە وتەی چالاکانی مافی مرۆڤ کرێکارانی برینداری ڕووداوی تەقینەوەی معدەنی تەبەس تووشی کێشەی جددی تەندروستی بوون و هندێکیان ناتوانن کار بکەن. ئەو بنەماڵانەیە نان ئاوەریان لە دەستاوە بۆ دابینکردنی پێداویستیەکانی ژیان تووشی ئاستەنگی بوون و بەڵێنەکانی دەوڵەت بۆ پێدانی خان و پارەی مانگانە جێبەجێ نەکراوە. هەروەها کرێکارانی بریندار لە بیمەی بێکاری بێبەش کراون و ناوەندە پەیوەندیدارەکان وەڵامی داخوازیەکانیان نادەنەوە. شایانی باسە کە 3 مانگ لەمەوبەر بەهۆی کەم تەرخەمی بەرپرسانی ڕژیم تەقینەوە لە معدەنی تەبەز ڕوویدا و بۆ هۆیەوە 53 کرێکارگیانیان لە دەستا و چەندین کەسی دیکەش بریندار بوون. لە سێدارەدانی دوو شارومەندی بەلوچ لە بەندیخانەی ئیسفەهان. ڕۆژی دووشەممە 10 بەفرامباری 1403 هەتاوی دوو بەندکراوی بەلوچ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ئیسفەهان لە سێدارە دران. بەپێی راپۆرتی حاڵوەش دوو بەندکراو بە ناوەکانی ئەحمەد بەراهووی چەناڵ و کوورش نارۆیی تەمەن 47 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ئیسفەهان لە سێدارە دراون. جێگای ئاماژەیە کە ماشینی ئیعدامی کۆماری ئیسلامی هەر ڕۆژ قوربانی دەگرێت و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و کۆمەڵگای جیهانی لە ئاست جینایەتەکانی ئەو ڕژیمە بێدەنگە. وایە دوایین هەواڵمان سەبارە دەبات سەرکوتی شارومەندانی ناڕازی بەلوچ لە پاکستان. ڕۆژی دووشەممە 10 بەفرامباری 1403 هەتاوی هێزە ئەمنیەکانی پاکستان بە گازی فرمێسکڕێژ و تەقەی ڕاستەوخۆ هێرشیان کردە سەر کۆبوونەوەی ناڕزایەتی شارومەندانی بەلوچ لە ناوچەکانی هاپچۆکی و کیژتۆربەتی پاکستان و چەند کەسیان دەست بەسەر کرد. بەپێی راپۆرتەکان خەڵکی ئەیالەتی بەلوچستانی پاکستان لە ئاست سەرکوتی دەوڵەتی پاکستان ناڕازین و داوای ئازادی بەندکراوانی سیاسی دەکەن. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا خەڵکی بەلوچ چەند جار کۆبوونەوەیان بەڕێوە بردووە، بەڵام هەرجار لەگەڵ سەرکوتی وەحشیانەی پۆلیسی ئەو وڵاتە بەرەو ڕووبوونەتەوە. لە کۆبوونەوەی ڕۆژی ڕابردوودا دەیان ژن و منداڵ دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانە کراون. بینەرانی عەزیز و خۆشەویست هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد و ئاسوودە بن.